ئێمە وەک مامۆسایانی گرێبەست دوای چەند ساڵێک زیاتر لە ماوەی یاساییدا مەزراندنمان بە شێوەی گرێبەست و خزمەتکردن بەو پەڕی دڵسۆزی و بێماندوو بوون داوای بوون بە هەمیشەییدا مەزراندنەکەمان کردووە و دووپاتی دەکەینەوە. دوای چەندین هەوڵ و بەڵێن و وەرگرتن لە بەرپرسان و پشگیری تەواوی فراکسیۆنەکانی پەرلەمان و لیژنەی پەروەردە لە داواکەمان سەرەڕای تێپەڕاندنی قەیرانی دارایی، بەڵام تا ئێستا کاتێکی دیاریکراو نییە بۆ جێبەجێکردنی داوا یاسایەکەمان. بیرتان دێنینەوە دوای بوون بە هەمیشەیمان بەر لەوەی جێبەجێکردنی داواکاری ئێمە بێت، بەڵکو جێبەجێکردنی بڕیار و ڕێنمایی خودی حکومەتی هەرێمە بە پێ ڕێنمایی دارایی 39 ساڵی 2013. بۆیە ئێمە لێرەوە حکومەتی هەرێمی کوردستان دەخینە بەردەم بەرپرسیارەتی ئەم خاڵانەی خوارەوە. یەک، جێبەجێ نەکردنی بڕیار و ڕێنمایی خودی حکومەت، پاشەکشەی زیاتری پرۆسەی پەروەردە بە ناومێدکردنی 6,000 مامۆسا و ڕەشبینیکردنی جیلەکانی دوای ئێمە. لە ئەگەری جواب نەدانەوەی یاداشنامە و بەیاننامەکانی مامۆسایانی گرێبەست، ئێمە هەر هەڵوێستێکی مەدەنی پیشەیمان کە دوجار ئێمە وەک مامۆسایانی گرێبەست دەمان بێت لە خۆپشاندان و بایکۆتکردن و خێماڵدان